ئەوازە ئەو گۆرانیە بە داواکاری کاکە مەڕوانی خۆشەویستە ماشەڵڵا ئەمشەو هەمووی داواکاری مەندە بە یادی ئوستاد مامۆستاوات بۆکانی ئەو گۆرانیە و ئاوازە هیەوە سڵاوی لێ بێت یەڵا یەڵا دۆست و ڕەفیق و هاوڕێم هەواڵەتیان داوە پێم بۆ شەویان یەکەن داوایان لێ کردوم بێم ئەوەی بۆ شەویان یەکە داوایان لێ کردوم بێم ئەوان نەزانن کەسم ناسەی من باوانە مەرجی خۆ ببینم بە ساوانە ئەوەی ناشتوانم مارام بگرم هەردە لارزن دەست و پێم دڵێک ڕێگام لێ دەگرێ دڵێک داوا دەکا بێم ئەوەی بە قسەی دڵێکم دەکەم بێزار دڵێم بۆ ماڵاوایی بدبینم بۆ ئاخیر زار ئەوەی ئێستام ڕێگام گرتە بەر من دەبە دڵگرانی لە دوو ڕادا دەژوێم دەرجی بەس بگۆرانی ئەوەی خەڵک داهاتن دەچوون گەنج و جوان پیر و یەختیار زەماوەندێ ژیرا بوو پڕ بە عەوشەکەی تالار ئەوەی چاوم پڕ بوو لە گریان کە بینی میگوڵی خۆم هەروەک نەشت ناسیبم زۆرە دەڕوانی بۆم ئەوەی هەزار جار پاڕامەوە مەڕوان و دڵبێ یارت دەست لە دەستی بیانەدە هەرباکەم دەربێ ئازارم ئەوەی بەرامبەرت وێستا بوو بۆ چاوت خستە سەر یەک دنیام تاریک و تار بوو کە دانیشتن لەگەڵ یەک ئەی دەستی ئەنانێ و دەستم هەناسەم تەنگ بوو ئەوزار ئەی هەموو چەپڵەیان لێدا فرمێسکم هاتە خوار ئەوەی نەمدەویست ببینی کە چاوم تەنیا لەسەرن یا تۆ عاشقم نەبوویە دوعای من بێسەرن تازە تۆ بووی بەهیە و ئەم نیش مامەوە بێکەس من نەزار ڕەڵقەی یەسری ناوی یەگەڵ قەیدایە و بەس ئەی دەنگشکانی دڵمت بیست لەو کاتەی کە ڕاستنی ئەی چۆن دەتوانی لە لای من وا لەگەڵ یا پێ بکەنی ئەی کاتی وەی هات بڕۆم بۆ لای سەیارەی بووکەکەی هەستە چاوم لە چاوم بکە کاتێکە ماسی دەکەی ئەی وە گوڵی سەیارەکەت ئەم نیسی سوژاکە و زلەکانی زاواشت هیچ جوانی لە پێشاو ئەی ئەمشەو هەموو کۆڵانی شارگەڕای لەگەڵ یارت بێ کەسێکیش لە شوێنی یاردەی کردی دیزارت ئەی چوومە زێر ژوانی زاران وەستا بە چاوەڕوانی بەلای وێژداناتی دانیشتم تا بەیانی
ڕۆژەکانی شادت بێ ئەی یەکشتت پێ دەڵێ بدوخوا تا مردن لە یادت بێ ئەوی نەقینم لە دڵدادێ لە دوعا دەکەم ببی فەقەت ناسکردنەکەی تون دەستی یارەکەم بگری ئەوی میوانانی بەڕێزی لە ماڵی بکوزاوە لە دوای شایی مەستنەوە هێشتا کارێک تاماوە ئەوی لە دوای ڕەوانی یەگوڵی ڕوا بەداشتنی من هەموو بەشدار بتوخوا لە فرسە و ناشتنی من ئەم شەو دوعایە دەکەم یارم ژوو بۆ ڕاگری ئەم شەوە لەم شارەدا مندا عاشقێ دەمرێ ئەوی دەمزانی ئەوە عشقەی من دایمە لایە دەلەنگی تۆ ڕۆژیان بەرەسەر وا بە زوانی و قەشەنگی ئەم نیش لە دووری دەبرم خۆم دەبرم بە بێدەنجی ئەم نیش لە دووری دەبرم خۆم دەبرم بە بێدەنجی دەسووتێ پێ نەزان ئەویش زۆر بێوەفایە دەڵێ خۆزگە دڵی خۆم بە هیچ کەس نەداوایە دەڵێم خۆزگە دڵی خۆم بە هیچ کەس نەدابایە ئێستا کە ئەو دڵی من پڕ لە خۆزگە و بریایە ئۆی من سەرگەشتە و تەنیامە ئەویش لێم بێ ئاگایە نەفرەت لاوینی بێ مەڕواکە ژێڕەوایە ئۆی بەڵام سکاڵای دڵم تەنها بۆ لای ئەڵایە عمریەکە دێت و دەڕۆن وەک وەرینی گەڵایە نازانم بۆ ژینی من بەڵا لەسەر بەڵایە خۆ من لە کانگایە شق دەمێکە دڵم وەستایە سڵاو لە کاکە ئەحمەد بۆی ناسێ بەزایە ئەحمەدی عازی تەحسین بۆی ناسێ بەزایە سڵاو لە ئیسماعیل زیاد بۆی دڵێم مەگەر وایە بەدڵ لە خزمەتیدا